سلام سیمەنی پەریزەنم نووسەر و دەرووناس لە خزمەت و دام هەر بەکو هەموو ڤیدۆکانی کە باسی لێ دەکەم ئەگەر تا ئێستا لەگەڵ لاپەڕی من هاتوێنە سەرێ دەزانن کە لەو لاپەڕەدا ئەو شتانەی کە هەست دەکەم خاڵهایەکی گرنگیە کە دەتوانێت ژیان و خۆشترکە باسی لێ بکەم. خۆشەویستان زۆر کەس ئەگەر پەیجەکەم دەبینی و لاپەڕەکەم دەبینی و کاناڵەکەم دەبینێ مەسەڵەن مشاویرەم دەداتێ دەڵا خام پەریزان هاتو چێ بکە مۆدێلەکەی بگۆڕە زورێکی دیکە ڤیدۆ سازکە بە عالەمەکە ڕاوەسن چاول لێ بکەن. بەڵام من هەموو کات دەڵم ئەمن نە بلاگێرم نەواینێرم نەدەشم هەوێکە ئینسانەکان لەسەر لاپەڕی خۆم ڕاگرم بە هیچ چاوەڕوانێکی هیچ شتێکم نییە تەنانە دەم لێرە دانیشتم بەک دەڕووناسێکە خەم لە کۆمەڵی خۆم دەخۆم بە ئەرکی خۆمی دەزانم بەک مرۆڤێک چونکە هەر کات ئینسانەگەر دەگاتە سەد حێک لە ئاگاهی پێی خۆشە و هەستە دەکا کە ئەم نیش بەشی خۆم قەرزی خۆم بە دنیای خۆم بە کۆمەلگای خۆم بدەمەوە بە من قەرزی خۆم ئاوا دەدەمەوە ئەو شتانەی کە بە دەرس خوێندن پێی گەیشتوم باسی لێ بکەم. بەداخەوە ئێستا کەسانێک دانیشتون و ئەو فەزای مەجازییان لە ژێردەسەڵاتی خۆیان گرتۆ کە سەوادەکەیان نێ شعورەکەیان نێ زیاتر هەر فقط حەول دەدەن کە خەڵکەکە بە هەر جوورێک ڕاگرن بەشتی سەیر و نەهێنی بەشتی سەیر و سەمەرا بەشتی فشە و گاڵتا و بەداخەوە کەسانێک کە تەحسیلاتێکیان هەیە سەوادێکیان هەیە پێزانینێکیان هەیە هێندە سەرقاڵن هێندە مەشغوڵن هێندە دەرگیرن کە کاتیان نێکە دانیشن بێنە و چەشنەوی دویانە تۆمارکەن و بێگومان من بێڕێزی بە هیچ کەس ناکەم بەڵام بەداخەوە ئەلئانەکانە لاپەڕەکانمان پڕ بۆ لە شتەهایەکە هیچ نرخێک و باەخێکی وای نێو و منداڵەکانمان بۆ خۆمان دادەنیشین چاوی لێ دەکەین بە هۆشمان نێکە کەم ئەو شتانێکەوە چاوی لێ دەکەین لەسەر ڕەوانمان لەسەر بیر و باوەڕەکانماندا دادەبەزێ و ڕفتاری مەشکۆ لە بیر و باوەڕەکانمان دێتەوە هیچ ڤردە بیر و باوەڕەکانمان ساتە سەر ئەو حەستەیکە تعسوبمان نەما غیرەتمان نەما زۆر بشتمان بۆ ئاسان بووە ببەخشن بێشەڕەفیمان بۆ ڕاحەت بووە ئیدی ئەو دەمەکانێ و کۆمەڵگایە بەکار نەماوە. ئەم لێرە دانیشتم کە بازە و شتانە بکەم کە هەز دەکەم ئەلان کۆمەڵەکانمانی دەرگیر کردو بەس لاپەڕی من سابسکرایب بکەن ڤیدۆکانی دیکەم چاو لێ بکەن بێگومان دەتوانن شتەهایەکی زۆر باشی کەڵک لێوەرگرن شاید ڤیدۆکانم ماندووتان کات چونکە خاتونێکە دانیشتۆ قسان دەکا بەڵام ئەگەر جوان جۆ بدەنێ ماندوو نابن چونکە ئەو شتانیم باسی لێ دەکەم هێشتی کۆمەڵگاکەمانە ناخۆشی کۆمەڵگاکەمانە لێمێژ بوو بابەتێک لە مێشکمدا بوو پێم خۆش بوو دە و ڤیدۆیانێک کە تۆماری دەکەم باسی لێ بکەم بزان شتێکی زۆر خۆش لە دیوی مشاورەدا ئەمن پێگەیشتم چ بوو درست ئینسان و کاتێکە دەرسێ دەخێنی و شت فێر دەبی شتەهایەکت فێر دەکەن بەڵام ئەگەر بە تەجروبە دادەنیشی دەگەڵ و خەڵکە چۆک بە چۆک بە قەولی کوردەواری خۆمان دادەنیشی قسان دەکەی شتەهایەکی زۆر سەیر دەبینی لە دەرەوە زۆر باسی عشق و خۆشەویستی دەکەن باسی پەیوەندی دەکەن باسی ناسکایەتی هەستی خۆشەویستی دەکەن بەڵام دەژووری مشاردا شتێکی دیکەم دیت کەسانێکم دیت کە 8 ساڵ 9 ساڵ پێکەوە دڵیان پێکەوە بۆ بە یەک گەیشتون دوای 2-3 مانگان تووشی کێشە بوون کەسانێک دەبینم کە دوو تایفەیان پێک وەرکردو حتا پێکەوە زواجیان کردو بەڵام مەلانەکانێت دەستگیانی ژن و مەردایەتیدا کێشیان بێ حەد زۆرە و هێستا هیچ نەبوو کاریان بە مەحکەمە و بە ناخۆشی بەبەر دیمی مەلایە گەیشتۆ لە دیوی مشاورە من زۆرە شتم بۆ گرنگاتی هەبوو کە بۆ چی وای لێ هاتۆ دی خۆشەویستی چی لێ هاتۆ ئەو هەموو عشقی و خۆشەویستی کە باسییان دەکرد ئەدی چی لێ هاتۆ بەڵام ئەگەر ژن و مێردەکانم تاق دەکردەوە بە تاقی تێنەدام دەنیشاندن دەمکوت بۆ وای لێ هاتۆ بۆ شتەکاوای لێ هاتۆ دەستیان پێ دەکرد بێەوەی کە بیان هەبێ شتێکی زۆر سەیریان باز دەکرد ژنە هەر دەیکوت ئەمن هەستم دەکرد دەگەڵ و ئاغا خۆشبەختترم هەستم دەکرد نازم دەچێشەیە هەستم دەکرد تەوەجوم پێ دەکا هەستم دەکرد کە لە کلی زۆر بەقەدر دەبم هەستم دەکرد کە دەرکەکانی خۆشبەختی حەسانەوە بۆ من دەکرێتەوە وەگر لەگەڵ پیا قسەم دەکرد دەکوت من گومانمەوە بووکە خاتونێکی زۆر شارەزای خاتونێکی زۆر باشە باعثی ئیفتخارم دەبێ دەتوانم هەستێکی خۆشی لێ وەرگرم دیتوتانە ئەسڵەن ئەوەی کە ئەمە دەڵێن عشق و خۆشەویستیمان بەرابەر کەسایەتێکەیە ئەو عشق و خۆشەویستیەمان ئەمە بەرابەر خۆمان هەیە ئەمە ئەگەر نەفەرێکمان خۆش دەوێت ئەو نەفەرەمان لە بابەت وی وە خۆش دەوێت کە باز دەبێتە بابەتی وی کە بۆ خۆمان خۆشحاڵ بین بۆ خۆمان خۆشحاڵ بە خۆشبەخت بین پس لێرە ئەسەن ئەو ژوورەی کەمە خۆشەویستیمان گەورە کردوتەوە خۆشەویستیمان حاڵەتێکی وا لێ کردو کە معجزە دەکا بناغی ژیان ڕادەگرێ شەق و قەمەر دەکا ئەوە نەبوو ئینسانەکانە گەدادنیشن هەر دەڵە ئەمن خۆشی من حاڵم ناخۆش بوو تەوەجوی پێ نەکردم نازی نەچێشام ئەو شتەی بۆ نەکردم ئەوەی بۆ نەکردم دڵم بۆ کارە خۆش بۆ ئەنجامی نەدا پێم خۆشە ئەو شێوازە بجوڵێتەوە نەیکرد بەس خۆشەویستان جەوانەکان ژن و مێردە بەڕێزەکان
ژن و مێردایەتی شتێک نیە بڵێ ئەگەر خۆشی بێمە و کارەی دەکا ئەگەر خۆشی بێمە شتم لێ قبول دەکا ئەگەر خۆشی بێم و ئەگەر ئەوەی بێ و ئەگەر ئەوانەمان نییە خاتون هاتۆ دەڵە خام پەریزە لەسەر وەی کە ئەو چەند سکەم دەویست ئەوەندەم مارەی دەویست ئەوەندەم خەڵات و بەرات دەویست شەکە تێک چۆتەوە دمبات کردو خام پەریزەن ئەدی حمۆی دەڵە خۆشی دەوێ مەدی بۆ نەیکرد ئاغا دەڵە خام پەریزەن ئەو خاتونە لەسەر وەی کە مەسەڵەن حەفرێکی وای دەویشتێکی وای دەویست تێکم داوەتەوە دەڵم بۆ دەڵە خام پەریزەن ئەگەر خۆشی بیستام لێ قبول دەکردم بۆ قوربان خانمەکان ئاغاکان وەک دەرووناسێک پێت دەڵم کە ئەمن لە ژووری مشاورە ئەگەر بەتەنە لەگەڵ مرۆڤەکان قسە دەکەم ئەسڵەن خۆشەویستێکی کە بۆ خۆیان گومان دەکەن نیانە فقط هەستەوە دەکەن کە لە دووی خۆشیەکانی خۆیان لە دووی چاوەڕوانیەکانی خۆیان لە دووی پێویستیەکانی خۆیان دەگەڕێن ئەوی دەدۆزنەوە پس لەو فکرە وەرنە دەرێکە ئەگەر خۆشی بێمە و کارێ دەکا ئەگەر دڵی لەسەر من بێ و کارێ دەکا ژن و مێردایەتی یانی ئەمە نەهایەتەن پێکەوە بە قەناعەت بگەین هیچ لایەک لە خۆڕە لایەنێکی خۆش ناوێ هیچ نەفرێک بە قەولی کوردواری خۆمان مێشکیوانێکی نەخواردەوە کە بڵێ ئەو نەفرم خۆش دەوێ حتا ئەگەر بزانم باعسی چارەسەری بەدبەختیمە ئەو مرۆڤم خۆش دەوێ حتا ئەگەر بزانم دەبمە قەرواشی یا دەبمە نۆکەری لە پەیوەندیکەدا هەردوو لە زواجە دەکا پەیوەندیکە ساز دەکا کە خۆشحاڵ بێ کە خۆشبەخت بێ پس ئەتۆ ناتوانی بڵێ ئەو ژیانە فقط دەبێت بەدڵی من بچۆتە پێشێ ئەتۆ ناتوانی بڵێ ئەو ژیانە فقط دەبێت ئەو جورێک کە من دڵم پێی خۆشە بچێتە پێشێ بۆ چونکە خۆشی دەوێم ئەگە خۆشی ببێم قبولی دەکا خۆشەوێ هەردوو لاژوا دەڵان پس ئەو فکرانە لابەرن ئەو خۆشەویستیە ئەوەندە شتێکی قایم و قورز مەکەن کە وەک گوریسێک دەتوانێت پەیوەندین گۆڕاگرێ ئیتفاقا زۆر ناسکە زۆر ڕاحەت دەشکێ پس تەفەکورتانەوە بێکە خۆشەویستی یانی وەیکە هەر کەس لانی خۆی خۆش دەبێ و پەیوەندێک درێژایەتی پێدەدا و پەیوەندێک لە پێی ڕادەوەستێک کە بۆ خۆشی قازانزی لێبەرێ بارها شتم کتۆکە هەر پەیوەندێکە بە دڵی لایەنێکە بە لایەنێکی دیکە لی سادە لەو پەیوەندێ دێتە دەرێت خوددا دەست لە شعاردان هەڵگرن دەست لەوەی کە لە پشت بتەهایەکی جوان خۆتان دەشارنەوە بەرگر لابرن دەستی لێ هەڵگرن لەو کار و ساتە و بەداخەوە ئەو شەبەکە کۆمەڵایەتیانە ئەوەندەی دیکەشتەکە لە کارەکە لە خەڵکەکە قرس کردوتەوە لە خەڵکەکە گران کردوتەوە بۆیە دەڵام کاتدانێن فیلمایەک و ڤیدۆهایەک چاولەکەن کە بە مەغزە کە ساعتێک دانیشتۆ کە قسێکی بۆ کوتن هەیە سەوادەکەی هەیە شعورەکەی هەیە تەجروبەکەی هەیە ئەزمونەکەی خۆی داوە ئەمە ئەگەر دادەنیشین فیلمێکی 30 سانیەیدا 20 سانیەیدا دەمانێت چ فێربین یەک نەفەر دێ لە لایەکەوە دێتە ژوورە قسێکی دەکات دەڕوا ئەو قسەیە بەڕاستی دەتوانێت چۆت بگرێ قسەی وتەی چکۆلە وتەی کە لە حەوا دەکردرێ وەکو سەبزێک خواردنێک وایە کە دەگەڵ چێشتەکەت دەیخۆی ئەو سەبزیێنێ کە تێرت دەکات تۆ دەبێت فکر لەسەر چێشتەکە بێ چێشتەکەش دەبێ لە زمانی کەسانێکە سەوادەکان هەیە شعورەکان هەیە ئیشەکان ئەوەیە لەوی فێربن هاواری منی دەروون ناز ئەوەیەکە ماندوو بووم لەوەی کە دەبینم شاید دەگوزەشتەدا چەند ساڵ پێشوودا ئەو شتەوا دیاری نەکربا وەلی ئەلان ئەمن وەک زۆر کەسی دیکەش وەک دەرووناسێکی گرچا لە کۆمەڵ دەکەم تمشا دەکەم کوڕکچەکانمان ژن و پیاوەکانمان ئەوە دەستیان پێکردو بە هەڵەکردن دەستیان کردو بە خەتاکردن بە لە هەر چۆ پێشیان دەگری دەڵێەوە لە چۆ فێر بووی دەڵاوەنی لە ئینستاگرام ئەوەنی لە یوتیوب ئەوەنی لە فڵان تۆرە کۆمەڵایەتی کەوشتە باز دەکەن بە ڕایان کەوشتە ڕاستە دەزان چۆنە ئەو کاتەی کە هەر کەس توانی بەرابەر کامێرادانیشە هەر کەسانی توانی ڤیددیوەیەکی لەو تۆڕە کۆمەڵایەتیانەدا ئاپلۆد بکات داینا ئەو دەم بە قەولی کوردی دەڵا دنیا بە قوڕێ گیرە ئەو دەم خەڵکەکە تووشی مەتەرسی بوو تووشی خەتەر بوو ئەو دەم کە منداڵەکە گوشێکی هەڵگرت و چوو لە دیوێک دانیشت و دەجۆی کرد و جۆی ڕاگرت ئەو دەم دنیا ڕێگایەکی ناخۆشی خۆی لە پێشگرت پس ئەزیزان خۆشەویستان ئەنگۆ تەک بە تەک بۆ خۆتان بەتەنێ خۆتان نەجات بدەن بە دیتنی چی پێم خۆشنە ڤیددیۆ دیکە درێژایەتی پێ بدەم چونکە ئەگەر بێڵم بە قەولی کوتنی دەڵە جەرگم خێنە چونکەم لە ژووری مشاورەدا سەمەرەی ژیانی زۆر دایک و بابم دیت کە خەسار بووە شاید دایک و بابەکە کە منداڵەکە لەگەڵی لەسەر سفرەدا دەنیشێ نەزانێ منداڵەکەی چ دەکا ئافرەت هاتۆ دڵە خام پەریزم 14 ساڵمە گوڵیش دەچێشم مەشروبیش دەخۆمەوە سیگاریش دەکێشم لەگەڵ پیاوانیش پەیوەندیم هەیە و ئەسڵ دایک و باب نازانێت کە من چم لێ هاتەوە بە 14 ساڵ عمرەوە بە گریانەوە هات بدێک خام پەریزم نەجاتمدا چوومدە قوڕێکەوە کە ناتوانم بێمە دەرێ جوان هاتۆ کوڕینە و نەمام هاتۆ کە ئەسان کارهایەکی کردو کە دایک و بابە هەر خەبەریشیان نییە
ئەو شتانە لەو تۆڕە کۆمەڵاتیانە فێربوون ئەو شتانە لەو زەوەی کە ئەلئان ساز بۆ هەر کەسەری دەگوشیدایە پەیوەندیکان کەم بۆتەوە دایک و باب ئەسڵ نازانێت دەگەڵ ئەو نەونەمامە ئەو منداڵە جەدیدە هەتا دەگەڵ خۆی چۆن ڕەفتار بکە بابێک کە ئاگای ناتوانێت لە خۆی بێ دایکی کە ناتوانێت ئاگای لە خۆی بێت چۆن ئاگای لە منداڵەکەی دەبێ هەمانە منام هەوێ زۆر بە ئاشکراتی دە و ڤیدیۆیانەدا ئەو شتە ناخۆشانە باس بکەم بەڵام بە خۆتان دەزانن کە ئەلئانەکانێ هەڵەی ژن و پیاوە گەورە ساڵەکان زۆر لە کچ و کوڕ منداڵەکان زیاتر بۆ نازانم بۆی لێ هاتۆ ئەو فەزای کۆمەڵایەتیانە جەرێکی ساز کردو کە ئینسانەکانی فقط بەرەو لەزەت بڕوە فقط بەرەو بیستن بڕوە بیستنی چی خۆشیکان ئەو شتانەی کە زۆر جار ئەسان قەدیمدا مەنع کرا بوو ئەلئان بای لێ هاتۆ دوو قسە دەکەن قسەی خەڵکیت بۆ مهم نەبێ و لەزەت تەڵەب بە حتا خۆشەویستیکان تەواو چۆتە سەر حەستی وەی کە کابرا شت وەرگرێ ئیمکانات وەرگرێ نیاز وەرگرێ پێویستیکانی خۆی وەرگرێ ئەوەیە کە ئەلئان پەیوەندیکانمان خراپبووە ئەوەی کار ئاژن و مێردەکان تەحمولیان نەما پێکەوە زیندگی بکەن چونکە کسە دەڵە ئەمنەوە دەچم دەو پەیوەندیەوە سەدان سەد ئەوەی دڵم پێی خۆشە پێی دەکەم کوڕە دەڵە منەوە ژنێکی دێنم سەدان سەد ئەو شتێک کە دڵم دەی هەوێ پێی دەکەم و یەک تۆن شتی خراپی دە مەغزی خۆی داساز کردو حەقێکی زۆری بە خۆی داوە قەناعەتێکی زۆری بە خۆی داوە کە من ئەو شتانە دەبێ هەم بێ مافی خۆمە حەقی خۆمە وەلئان ئەمە دەبینیم پەیوەندی هایەکی کە زۆر زار بە ساڵێکی ناچێشێ خلاص دەبێ وە چ دەکەین دەگەڵ کۆمەڵی خۆمان بۆی لێ هاتۆ ئەوەی لێ هاتۆ کە دایک و بابەکان بۆ خۆشیان نازان دەبێت چ بکەن کە بتوانن فێری منداڵەکانیان بکەن بەس خۆشەویستان هەر ئینسانێک قەت دەستێکم هەیە بە قەولی کوردەواری دەڵا و دەستەش بە تەنێ تەقەی نایە ئەمنەوە حەولی خۆم دەدەم ئینشاءڵڵا کەنگۆش بتوانن بە حمایەتکردن لەو کاناڵانە لەو لاپەڕانەی کە ئینسانێکی بەرپەرز دانیشتەوە ئینسانێکی بەسەحب سەواد دانیشتەوە بە قسەتان بۆ دەکا جۆبیسی بن جێی لێ ڕاگرن و تەعسیرەکەی ژیانی خۆتاندا ئینشاءڵڵا دەبینن کە ئاواتی هەمومانەوەیە کە دەو کۆمەڵێک کە ژیان دەکەین کۆمەڵێکی پارا و خاوێن بێت کۆمەڵێکی باش بێ ناتوانین بڵین ئەمە لە دەرەوەین بە مەڕەتینە مادامێک کەمەش دەو کۆمەڵەدا ژیان دەکەین بۆ تەتفی بەرەو ئاوەژ و حتمما لە ڕووی خۆشمان دەکەوێت هیوا دەرم کە ژیانێکی خۆش و هەبێ خۆشم دەبێن لاپەڕی من سەردام بکەن تا ڤیدیۆیەکی دیکە کە لە خزمەتودا دەبم هەمتان بە خودای بانی سەردەسپێرم خوداتان دەگەڵ